ئەرێ پەریە و چای نەبوو بەخوا زانجی غازی تێنەماوە خۆڕ بەسەری باوە اینجانەوەبەی غازە خۆ بڵێکیکەمان هەیە بەس بۆم ناڕواتە ژوورە بێتە بۆم بەری باشە دی دەستە خۆش بێ خەیناکە خۆمەوە بۆکەم خۆ بۆ دۆزە پارە لە کاکە حەسەن قەرز ناکەی وەڵی خۆ داوای لێ بکەم ئەماتی خوا هەڵ ناگرێت چەندم بی ئەماتی بەڵام بەخوا لە ڕوونا شەر مەکەم ڕێ بۆ چی ئەوڵاوەوە نەپیاوی چاکە بەخوا وەڵام من وازانم برای خۆمە هەبرای توێ بەخوا لە برای من چاکترە نەخۆ کوڕەشی باشە خراپ نییە جاوەختی خۆی باوکم بەڕەحمە بێ دایم پێوە ئەو حەسەن ئاگا و لە حسین بێ کە حسین خەریکی مەکتەبە ئەو ژەر خەریکی پارە باشە ڕاستەکەی بەخوا کاکە گیان بە قوربانی بم بەخواونم خۆشەوە ئەزانم براگەورەی خۆمە ماڵی ئاو بێ خوا لێمان نەستی لە داوا بکە ئینشەڵڵا بابینم داوایەکە هەبزانە دەرگای کێیە جاستە دێ خێرا فەرمو کاکە گیان یاخوا بەخێر بێ الله السلام عليكم. عليكم السلام يا اخوة بخير يا بخير يا یاخوا بەخێر بێ باشی براشن ئەحواڵە باشە عالم ئاوام نەخواردوێتەوە تۆزە بخۆرەوە یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم حسێن ڕاست و ڕەوان خەریکە ناخۆشیەکەیت بۆ حەسەن گیان خێر کاکە جام تۆ سێمانن کرد نێومەتێ ئەها کریڵێ جا وەڵی بەساقم حەسەن جا خۆ منش بەخوا حکومت بەعاشی نێومەتێ تا بۆ بێنم وەرە بابە قابلە من لە عەقدەکەیان نووسی بێتم دوای مەعاژە بێ کرێم بیتێ حسێن برایەتی ئاوان نابێت یاخە بەساقی ئەو چاوبم کە پێم نەبێت چی بکەم ئێستا من بە هیوا بووم بێم داوای قەرزی لێ بکەم غازمان نەماوە وەڵڵا بە حیاتی نەیە بۆ قەرز بۆ لای من کاکە براژ ناخە تۆ سەیری کە کاکە منێژ خانوویەکەم ماونەتی معقولە سێمان کرێتان نێومەتی ئەبێشتی وە من یەک ساعتە بە شان و باڵی توێ هەڵێم وەسفی تۆ ئەگەم ێستا هاتی تۆ بەسەریەمە بۆ گلەی و پارە هاتووی بەخوا براشن یەک شتان پێ بڵێم حسێن جۆ بگرێ بەڵێ آخر موعیتان سبێنەیە هاتم چۆڵتان کردبوو سەرسەر و سەرچاو چۆڵتان نەکردبوو پۆلیستان بۆ بان وەرە حەسەن عەی بە ئێمە برایەکی لە دایک و باوکێ بووین لە سکێکا گەورە بووین ئێستا ئاوایی تعدام لێکەی ئیهانەمەکەی بۆ پارە حسێن برامان برایی کیسەمان جیایی ئەی برایەت یەکەمان ئەی کەسایەت یەکەمان گۆرە بابە خۆ من هەتیو بەخێو ناکەم تۆ هەر دانیشتی خەریکی خوێن و مەکتەب و نازانم بزانم هاچی و کرد بەچی بۆ خەریکی کەسابەت تێ نەبوو وەکو من بێبەڵا بیت یامە بەکرێت سبێنێت چۆڵتان کردبوو سەرچاو چۆڵتان نەکردبوو پێتان ناخۆشە بێ ڕێک تەلەفۆن بۆ شوڕتاکەم بێ بە شەق پێتان وەڵا زۆر عیبە کاکە ئاواتویتە سەر ئێمە عیب ناکەی هیچ داوای عیب نییە. پاراکەی تووچی بۆ گلەی و پۆلیسیشمان بۆینتە سەر ئاوا بێ برایەتی سبێنێ ئێمەوە بۆ ئێرە چۆڵتان نەکرد بێ واوەیلا لە حاڵتان ورە وەڵڵا ئاڕۆین ئێمەش پێویستمان بەوە نییە حەسەن کاکە جان گیان پۆلیسی نایە و با شەقیشم تێ هەڵنەیە دانیشە ژنەکە خوا گەورەیە ئینشەڵڵا بە ئیزنی خوا بەیانی بۆی چۆڵەکەم چکە برامە با برایەتەکەمان بێنێ لەسەر خان و پێویست ناکە ئەمە یەکتی عاجزکەین تعجوبم لێ هاو بۆچی وای لێ هاتەوە لە بەرچاو تەنگ بووە ژنەکە نەجات چیکە لەگەڵ حسێن وەڵا پێم وتم حسێن گیان عاجز مەبە ئەم شەو ئاخر شەو لەم خانوایە بەیانی چۆڵێکی سەرچاو چۆڵی ناکەی بە پۆلیس پێ چۆڵەکەم بەشە دەتخوا عیب ناکەی برای خۆ لە خانووا کرێ نایەتە دەریەکەی لە خانوەکە عیب نییە بابە عیب نییە منیش پارەم پێویستە خۆ بەلاش نەماوەتێ سێمان کرێ خانووی نێ ژنەکە دوو قسەی ڕاست بکە جابانەیە مەعاش نییە پارە نییە لە کوێ قەیچێک کاس هەبرێ هەبێت کورە بابە من یامە ئەو بە 200,000 تیان نەبوو یامە بەژنێکی عەرەب بە 400,000 کێش ڕەبیع چی ڕەبیعەکە چییە جوانە؟ نه مەقسەدم جوانەکەی نییە سەری مانگ ڕێگەی کاتە ناو دەستمەوە ئێوان مەعاش لە کاتی خۆیان وەرەگرین ئێمە بڵێن چی؟ کەیفی خۆیەتی هەموو شتێک بەو شێوەیە ئەکە منیش پارەم پێویستە یەک دقە با تەلەفۆنی بۆ ڕەبیع وەڵڵا عیب بە خۆ نەبوون و نەدیوە عیب ناکەی سەبری نەکردا بە براکە پارەی هەبووە قەیچێکا بۆچی دەرێ کرد بەسە یەک دقە تەلەفۆنی چێتە سەر جادا دەبەسە با مژدەی بم بە ڕەبیع بڵێم بەیانی خانووەکە چۆڵە بێ عەربیەکە وەکو تۆ هەر هیچ ها نایزانم من عەرەبی لە کوێ زانم ئەلەو شلونك ربيع يا هلا ومرحب والله اني اريد مجدانه مجدان بابا مو زنيانه مجدانه بلا ججنانه ججنانه تقول عيب زي او باكر ماكو هاي بيد مال حسن هاي فقر اي باكر يطلع الراحه الريحه الى برا اذا ما راح برا
بالشلاقة يطلع برا. إيه وإلك هاي هدية مني إلك. لا لا هسه تدري اسمعني فد دقيقة واحد. أنا بتواصل صورا شي بعربي. 2-0-2-0-4 صفر 2-0 بابو رقم تلفونه. نتواوا اسمعني أم ربيع هاكو ماكو بينصد 500 يشيل 100 ايش قد يبقى؟ إيه رحم الله والديك 400,000 دينار. شي مردو يعني مردو نعم أي إيه وباكر أني أجيلك ما محتاجة شيء. بلا كاولي ما كان خانوك ننا وبي أنا ملم بزامنوك أو كهرباء بيويز بين نقص بيت أو أوية. إن شاء الله كاولي كانوا بلاقي بيونا إن شاء الله باكر أني أجي يمك باكر ونحكي يلا في مال الله. أهلا أم ربيع أهلا وسهلا. شي بيا كانيني يو نوتم هاتشين نوتم هاتشين نقصان بوتشاكم حقي خويتي حقي خويتي شي ما نهجنك شي ولا ناوين برنجو مريشكيكم لينا وطواو أما مهمة هموش هرشيك بإخواني بري دابا صبروا شو يستان بامنا باكم ودبروا شلونك عيني شلونك شنخلي على عيونك شلونك عيني براي خويا خانوا هذاك عيب شناك ناس